سڵاتان لەبێ لەگەڵ بەشێک لە بەشداربووانی ئەم فیسڤالە گفتوگۆکەین بەشێک لە بەشداربووانی ئەم فیسڤالە بەشێکیان خوێن بەشی کێمە خەوتنیان تاو نەکردو بەشێکی دیکەشیان دەرچووی زانکۆ پێمانگاکانن هاتوون لێرە ئەیانەوێ لەسەر پێی خۆیان بۆستن ئێمە ئەمڕۆ گفتوگویان لەگەڵاکەین با بزانین تا چەند حکوومەت هێرێمی کوردستان ئەم کچ و کوڕە دەستڕینگەیەنانی کە لێرن ئەم خانمە ئازیزانی کە لێرن تا چەند سەپۆرتیان ئەکرێت تا چەند کار ئاسانیان بۆ کرێ بۆی کە لەسەر پێی خۆیان بۆستن وەکو دامەزراندن و دەرفەتی کار و ئەمانەکەم بۆتەوە ئەمانی کە لێرە بەشدارم جۆرە فیسڤالە ناکەن تا چەند ئومێدیان بەوە هەیە کە کاڵەکانیان بناسرێنرێن و پیشانی خەڵکی بن و لەگەڵ ئەوەی حکوومەت تا چەند پێویستە یارمەتی ئەم جۆرە کەسانە بکە کەسانێکن کە تەنها کارانەیە ئەرچی شەیەکە پشگیریان بکە و سەپۆرتیان بکەوە دەرفەتی کاران بۆ بڕەخسێنێ ئێمە گفتوگوی زیاتران لەگەڵاکەین با بزانین ئەوان چیمان پێڵێ عليك السلام باشیت زۆر سپاس سەلامەت بێ بەخێر بێ زۆر سپاس دەکەم کەم باسی پیشەکەی خۆتم بۆ بکە ئیشەکەی ئێوە چییە ئەگەر هەندی ڕوونکردەوەم بیتێ لەسەر ئەم بابەتانی کە داونا ئێمە براندی یاریکارتی کوردی هەلوور بەلوورین یەکەم براندی یاریکارتین کە بە زمانی کوردی هەموو یاریەکانمانداناوە هەتا کەتەلۆگەکە و ئەو زانیاریان لەسەر پاکەتەکەش نووسراوە هەمووی بە زمانی کوردین و بە شێوەیەک دامانناوە لە یاریەکان بێزار نەبی بە چەند شێوازێکی جیاواز ئەسوانی یاری پێ بکەیت تقریبەن ئەم یاریانە لە کۆنا هەبووە کراوە بەڵام ئێمە هێناومانە نوێگەریمان تیا کردووە و چەند شێوازێکی ترمان بۆ زیاد کردو و دووبارە هێناومانە بەردەستمان کردووە بابەتەکانی و بابەتی یاریکردنە و بە یاریەکانیشمان بەپێی ستاندارە جیهانیەکان داناوە یانی لە سایز و هەموو شتێکی بەپێی یاریەکانی ستاندارە جیهانیەکانە جا ئەم حتمما ئەم جۆرە یاریکردنە مادام کوردەواریە و ئێوەش گۆڕانکاریتان تیا کرد و چێژێکی ترتان پێ بەخشیوە زۆر باشترە لە بەکارهێنانی سوۆسیال میدیا مۆبایل وایە بەڵێ بەتەکید ئێمەش خۆمان زیاتر فکرەکەمان ئەوەیە لەبەر لە ئێستا خەڵک زۆر خەریکی مۆبایلن لایەنی کۆمەڵایەتی زۆر لاواز بووە ئێمەش ئەمانەوێت کە بۆ نمونە لە کۆبوونەوەکانە زیاتر کات بەیەکەوە بەسەر بەرن و لە هەمان کاتیشا سوودێکی زۆر باشان هەیە بە شێوەیەک داماناون بۆ زیادبوونی تەرکیز هەم لە هەمان کاتێکی خۆش بەسەر بن هەم بۆ زیادبوونی تەرکیز ئەو بابەتانش استفادەیەکی زۆر باشی لەیەکەن ساغ بێ بەگومانەسە سوۆسیال میدیا وای کردووە خانەوادەکان خێزانەکان لە یەکتری دوور بن بەس ئەمە هەر چۆن بێت مەجلیسێ دروستەکە سوعبەت و قسە و دەمەتەقی خۆر دروستەکە جا پێم بڵێ بەڕێزت لە چی بەشێکی لە چێ ئاستێکی خوێندنای بەڵێ من لە قۆناغی چواری زانکۆی سلێمانیم لە بەشی بایۆلۆجی و لە ئێستا زیاتر خەریکی ئەم کارانم بەشە ساغ بێ ئەگەر دەرفەتی دامەزراندن هەبوایە ئەسە بۆ خۆت مامۆستا بووی ئەم ساڵ ئەگەر بنمونە لە نێوان مامۆستایەتی پیشەکەی خۆت و ئەمە کامیان هەڵەبژێری حەزەکەی پەرە بەمە بێ یاخۆت داوامی خۆ بکە لە شوێنەکان لە قوتابخانێک وڵی بە شێوەیەکی گشتی هەردووکی چکە ئەم براندشمان زۆر ئیشمان لەسەر کردوانی زۆر بە خۆشەویستیەوە دروستمان کردووە و ئەگەر لە پیشەکەی خۆشمان کار بکەم ئەوە من ئەتوانم چونکە بە تایبەت یاری ناوناوێنەکەمان گونجاندومانە لەگەڵ پیشەکەی خۆمە لە بەرەوەی لایەنی پەروەردەیشە لە پیتە کوردیەکان پێک هاتووە لەگەڵ بابەتەکانە بۆ بواری پەروەردەش ئیسفادەیەکی زۆر باشی لەیەکرێت سڵاو لێبێ سڵاو لە جەنابش باشیە ڕاستەکەم قوربانە بم تۆ عەزیز یەخوا لەش ساغ بێ ماشەڵا کەبرەکەی تۆ وێنی جوان و هەنگ و ئەم هەنگانە لە ناو داران کەمێ باسی هەنگی ناودارم بۆ بکە هەنگونی ناودار ئەمە چیە و چۆنە سەرەتا بە ناوی خوای گەورە میهرەبان ئەمە هەنگی دارە هەنگی دۆزراوەیە ئەوە زیاتر لە شاخ و کێوەکان بڵێم زیاتر خەڵکی لادەکان شوانەکان ئەیان دۆستنەوە ئێمە ئەچین بۆ کڕینی مرۆڤ دەستی نییە لە ڕواندن و یاخود لە ڕێخستنی ئەوەیە ئەمە هەنگەکان خۆیان ئەچ ناودارانەوە بە هیچ جۆرەیەک دەستی مرۆڤی تیانە ئەوە شتێکە کارێکی ئیلاهیە بۆ نمونە کوورە هەنگە ئەڕوا لەناو ئەو دارانەیە بڵێم بۆ نمونە جێگیر ئەبێ لێودا هەنگوینەکە زاوزەیەەکە بەڵام بە سوتفا خەڵکی دێ هەیە ئەیدۆزێتەوە شوان هەیە ئەیدۆزێتەوە ئێمەش بە حکمیەوەی بۆ خۆمان ئیشی هەنگداری و ئیشی هەنگوینەکەین بڵین ناسراوین خەڵک تەلەفۆنمان بۆکە ئێمە ئەچین لایەنەکڕین لە ناو دارەکانە
بۆ ئەوەی کە لە ناودارەکە لە یەکڕین بۆی کە زیاتر بۆ نمونە مشتریەکان بە چاوی خۆی ببینین کە ئێمە هەنگوینێکی سروشتی پێشکەشی کڕیارەکانی خۆمان دەکەین. خۆلەشتان ساغ بێ ئەم جۆرە فیستیڤاڵانە ئەکە ئێوە بەشداریەکەن تایە تا چەند ئومێد بەخشە بۆی کە لەم ڕێگایەوە بڕاند و بەرهەمەکانی خۆتان زیاتر پیشانی خەڵک بن تا چەند لە ڕووی مادیەوە هەستان کرد و استفادەی هەیە. وەڵا بەتەشید ئەمە سوود و هینێکی تایبەتی خۆی هەیە بەڵام بەداخەوە تۆزێک سعری هینەکانمان گرانە کەپرەکانمان گرانە ئێستا ئێمە بۆ نمونە بۆ ئێمە زۆر زەرورە ئێستا ئەمە بەرهەمی خۆمان لێرە دێنین ئەدین بە خەڵک ئەیناسێنین کابرا 10 کیلۆیەکان گومان لێکڕێ کارتێکی هەینێ ینی ئەوە بۆ ئێمە زۆر میمە کابرا هەنگوینەکە ئەبا ڕاستەخۆ لە دەستی منی ئەکرێ کە من هەنگەوانم بەرهەمی خۆمە بەرهەمی خۆماڵی خۆمە بەڵام بە ئۆکمیەوەی کە کەپرەکان گرانن کە گرانی شاوی کە فیزیڤالەکە ئەکاتەوە بەداخەوە شارەوانی پارێکی زۆری لێ وەردەگرێت ئەنی تۆ ماقول نییە ئەوە کە بالی وەرگێ بەش شتێکی ڕەمزی لێ وەرگێ بۆی ئەوانش بتوان داشکانێک لێ وەرنەگرێ وەکو یارمەتی دەرێک وەکو کاراسانێک بۆ ئێوە کاتانەوە کاسیبی بکانەتانەوە بەرهەمەکانی خۆتان بناسیێنن تاشان حکوومەت گرنگە بەن لانی کەم بێ بەرامبەر ئەم کەپرانتان باتە هەر بەتەکیت ئەبا دەستخۆشیشیان لێکردبینە و ینی کار ئاسانیشیان بۆ کردبینە بەس ئێمە ئەڵێن لە بری ئەو هەموو پارە زۆرەکە وەردەگرێت با کەمێک وەرگرت ناخۆ ئەگە ڕاستی دەوێت دەبێت هیچ وەرنەگرێ ئەبێ دەستخۆشیش بکە ئەوە ئێمە بەرهەمی خۆمانە بەرهەمی خۆماڵیە ئەنجا تۆ شاری خۆتە وڵاتی خۆتە ئێرە مڵکێکی گشتیە ئەگەر بێت و شارەوانی پارە لەوان وەرنەگرێت و دەستخۆشیان لێ بکات و لەو زۆرە فیزیڤاڵ بکاتەوە ئێمەش دەتوانین شتەکە هەرزانتر بدەین بە خەڵک ناتوانین ینی ئەو کاتێ من ئەو شش هەنگوینە بۆ نمونە بای 25,000 لەوانەیە بتوانم بە 20,000 بدەم بە خەڵک لە بەرەوەی بەرهەمی دەستی خۆمە و زیاتریش کەمتر دەکەوێت لەسەر هاوڵاتیان منیش زیاتر دڵم بە ئیش و کەسابەتەکەی خۆم خۆشتر دەبێت و دڵم بە وڵات و نیشتیمانی خۆم خۆشتر دەبێت و بەڵام بەداخەوە کار ئەڵێ چی خۆمە دەسەڵاتی لە ئێمە نییە ینی هەر بە کورتی پێم بڵێ هەنگوینی ئەسڵ کیلۆی بەچەنە هەنگوینی ئەسڵ ئەگەر شتێکی ئەسڵ بێ سروشتی بێ 100 بێشەکر بێ بڵێم بەرهەمی هەنگی خۆت بێ هیچ هەنگەوانێک ناتوانێت لە 50,000 کەمی بە ینی 50 ئەو پەڕی 45 بەڵام هەنگوینی دار بە ئەوکمیەوەی دۆزراوەیە ئێمە لە خەڵکی ئەکڕینەوە هەنگوینی دار شتێکی خۆڕسکە شتێکە زۆر گرانە و زۆر دەگمەنیشە بە شتێکی زۆر کەمیشە دەگمەنە زۆر دەگمەنە سڵاو لێبێ بەخێر بێ سەر باشی زۆر سپاس سەلامت یاخوا باش بی لەشە ساغ بێ براگەم فەرمو لە خزمەتین فەرمو سەیر شتەکان بکە زۆر سپاس تەندروستی چۆرە زۆر سپاس باشن سەلامەتی زۆر سپاس کەمی باسی کارەکەی خۆتم بۆ بکە ئەمانە ئەمووی دیزاین و سەلیقی خۆتە بەڵێ ئیشەکان هەمووی ئیشی دەستی خۆمە لە چەند بابەتێک پێگاتوە ئەکسسواراتی تایە بابەتی جلی کوردی تایە و لەگەڵ ئەم دار و تەختە و ڕسمی سەرداریش زۆر سپاس ڕزت چەند ساڵە خەرجی ئەم کارەی نزیکەی 6 ساڵە گەبێ ئەم ئیشی دەستەکەم پێشتریشە لە مناڵەوە ئیشی دەستم کردووە بەس بۆ خۆم و بۆ ماڵەوەمان و ئەو بابەتانە بەڕێزت لە چی ئاسێکی خوێندنای خوێندنم تاوا نەکرد لە 12 مادەی تر وازێنە وازم هێنا بۆچی وازێنە وڵایی خۆم زۆر زیرەکیش نەبووم هاوسەرگیریم کردبوو ئیتر زۆر تااقەتم نەبوو لەشە ساغ بێ ئیتر خۆمەرج نییە و کەسێک خوێندن تەواوکە لەشە ساغ زۆر سپاس خۆم لەم بوارەیە بینیەوە زیاتر چکە دەمێک بوو ئەم ئیشەم کردبوو ئیشەکانمە کرد لە پێش دامەنا خەڵک ڕەغبەتی لەسەر بووە مە فیستیڤالەکانەوە بە هەمان شێوە خەڵک زۆر ڕەغبەتی لێبوو ئیتر منیش هەوڵمیە زیاتر لەم بوارەیە ئیش بکەم حکوومەت هیچ یارمەتی ئێوە یاوە یان کاراسانی بۆ کردوون زۆر کەم بووە کاراسانیەکان و هاوکاری حکوومەت زۆر کەم بووە چەند ڕێکخراوێکی کەم ئاوا بۆ نمونە دەورەیەکیان کردو یا فیستیڤالێک و تا هەر ئەوە نەبووە بەڵام ئێستا هەمووی ڕێکخراوە ناحکومیەکانم ئیشاناکەن پارەیەک وەرەگرن لە هینی ئەمە ساغ بە ئینشاڵڵا هەوڵی بە نمونە ئیشەکەت فراوانتر بکەیت ئیشەڵا لە هەوڵام بەڵێ بەردەوامم لە ئیشەکەم بەردەوام فراوانێکم بەردەوام ئیشی تازە و فکری تازەش هێنمە ناو ئیشەکەم سڵاو لێبێ سڵاوی خوالێت باشیت سەلامت بیاخۆ خۆش بیاخۆ سپاس دەکەم سەلامت بی زۆر سپاس پێشەوەی بچینە لای ئەم بەرهەمانی کە عرض دەکردووە ئەمزانم بەڕێزت خوێندکاری بەڵێ من خوێندکاری قۆناغی سێم لە بەشی شەریعە لە کۆلێژی زانستە ئیسلامیەکانی زانکۆی سلێمانی خەڵکی کوێی خەڵکی کەلارم بەڵێ ئەم پیشەیە چۆن هەڵبژاردووە ئەم پیشەیە سەرەتا لەگەڵ زاوایەکمانە کە سواز و خۆ ینی بەرهەمەکانمان زۆربەی خۆمان دروستیەکەینەوە لۆگۆکەشی هەر وێنەی ئەوی پێوەیە براندی عەلیجاف
ئیتر لە گەرمیانە ئێمە خاوەنی گەورەترین سنتەری سروشتین بە ناوی سنتەری سروشتی عەلیجافەوە ئیتر لەوێ ئێمە ینی چارەسەر بۆ هەموو کێشەکان سوپاس بخۆ چارەسەری هەموو کێشەکانمان لایە لەوێ یا دروستیەکەین یا لە کۆگا دروستیەکەین ئەمە ینی کارگەشی گەورەیە بەڵێ براندی خۆمانە و هەمووی تایبەت بە خۆمانە مەوادەکان توانوتانە وەرمنە هەلی کار بۆ کۆمەڵە گەنجیش بڕخسێنە سوپاس بخۆ ئێمە لەوێ تقریبان ئەتوانم بڵێم تقریبا نزیکی 6 بۆ 7 کەس مەشغوڵین پێوە جگە لە دوکانیش نزیکەی 3 کەس بۆ 2 کەس مەشغوڵین پێوە ساڵام کاراکی وەڵام من وەکو خۆم نزیکەی ساڵ و نیوێکە بێ لەگەڵیانم ئەنا ئەوان پێشترەوە خەریکی ئەم کارن ساڵ و نیوە کە خەریکی ئەم تۆ ساڵ نیوە کە خەریکی ئەم کارەی دەشتان ساغ بێ ئەمانە هەمووی بابەتی سروشتین بەڵێ ئەمانە هەمووی بابەتی سروشتین بۆ نویسەوە ڕوبهەنارمانێ دۆشاوی خورمایە بەڵێوان ڕوبەنارە ئەمە خۆماڵیە خواست لەسەر ئەم سرکەی سێوەیە سرکەی سێوی سەوز کە بۆ چەوری خوێن دابەزانی چەوری خوێن چەوری جگەر و بۆ کێش دابەزانن بۆ ئەمانە خەڵکێکی زۆر سوودی لێ بینێ و خەڵکێکی زۆر بەڵێەوە سرکەی سێوی سەوزە هیچ ماوادێکی کیمیاوی تێدانی ئەم سرکەی سێوە 100% سروشتیە بڵێ کەلارش بەرهەم ئەهێنرێ لە کەلار بەرهەمێنێ سەلامەت بیا خۆ سپاس دەکەم ئەمە هاو هەناردەی شارەکانی تری هەرێمی کوردستانتان کردووە بەڵێ لە کەرکووک هەمانە هەر هەمان مەواد براندی شێخ براندی عەلیجاف و ئیتر لە سلێمانی خەڵکەیە بە یانی چۆن بڵێن لە ڕێی ئۆنلاینەوە داوایەکە بۆ هەولێر بۆ سلێمانی بۆ هەموو شار و شارۆچکەکان گەیاندنمانەیە ساغ بێخوا ئەی ئەوم پێ بڵێ حکوومەت خۆت لایەنە پەیوەندیدارەکان تا چەند کاراسانیان بۆ ئێوە کردووە ئێوەی گەنجێکمانەوە بتوانن ئەم بەرهەمە سروشتیانە بەرهەم بێنن و بیخەنە بازارەوە لەلایەنی حکوومەتەوە بڵێم کاراسانیمان بۆ کراوە وڵای هیچ شتێکمان بۆ نەکراوە نەخێر تۆ خۆ لە شێری خوێنی ئەنی پیشەکە و لەگەڵ خوێنەکە تا دوشتی جیاوازن نانە جیاواز نین هەنیە شتەیەکە گرنەوە بۆ نەیسە ئێمە ئاوی دۆمەڵانمانەیە کە حەدیسی لەسرە و چەند بەس تۆ لە کۆتابی تەمامۆستایەکی ئاینی وان ئەم بەر ئەمانەیش کەسێکە بۆ نمو زیاتر اختصاصی لەم بابەتانەیە هەبێ وەستم تۆ حەز ناکەی لە بوارەکەی خۆتا ئیشکەی وڵی تر بەپێی خوێندن و پیشە جیاوازە تۆ جاروایە خوێندنەکەت لە بوارێکی ترمەزرەی بەڵێ خوێندنەکەت لە بوارێکی ترایە و پیشەکەتیش بوارێکی تر سەلەوانەیە تۆ بەشێکی ترت تەواو کردی و ئەوەتە ئێستا خەریکی کاری ڕاگەیاندنی بێگومان ئەوە حتممەن کەوایە بەس مەبەستمەوە ینی بەشێک لەم خوێنکارە ئەمانی کە لێرن بەشکیان خوێنکاری زانکۆن لەبەرەوەی کە بێئومێدن لە دامەزراندن هاتوون مهنەیەکی تریان بخان هەڵبژاردووە وایە بزەڵ وایە سڵاو لێبێ باشیت لەش ساغێ خۆ ئەمە ئیشەکانی تۆی وایە لەش ساغ بێ پێشی بچین لە ئیشەکانی تۆ لە چی ئاسێکی خوێندنای من دەرچووی جامیعام جامیعی هەر بژی چی بەشێ بەشی ئینگلیزی ماشڵە لە ئینگلیزیشی بەڵێ تاوام کردو ینی ئینگلیزیت باشە بەڵێ بە ئینگلیزی قسە بکەی بنا لەش ساغ بێ بەنم منە تۆ دەرچووی بەشی ئینگلیزیت وە زمان ئینگلیزی شزانی چۆنە بیری لەو کارە کردوتەوە عادەتەن لە وڵاتی ئێمەیە لە دوای جامیعە ینی ناتوانین 100% ناتوانین لە بواری خۆتا ئیشکەی ئیتر بۆیە ئێمەش نەمانویست لە ماڵەوە دانیشین هەر چاوەڕێی دەستیەوە بیاین چاوەڕێ ئەوە بین کە ئیلا ئەبێ لە بوارەکەی خۆمانە ئیشکەین بۆیە بڕیارمە ئیشێکی کەشم هەبێت ئەنی هێل لە کاتی خوێن نیشام ئیشەمە کرد حکوومەت ناومێدی بۆیە هەڵویا و ئیشی دووەمە هەبێ تا حەدێ بەڵێ تا چەند حکوومەت بەنمونە ئەو کەسانی کە دەرچووی زانکۆ پەیمانگاکان بەهرەوتوانە و تاقەیەشانەیە بەدەر لە پسپۆڕەکەی خۆیان لە وڵاتانی تر ئەگەر کەسێک بەهرە و توانە و سەلیقەی هەبێ هاوکاریەکەن سەپۆرتەکەن پشتێگەرن لێرە تا چەند من ئەم کچ و کوڕانە بینم شتی جوان دروستەکەن ئەم کەسێگەن ئەم کەسانی کە بەشدارم فیسڤاڵان ناکەن تا چەند حکوومەت کاری بۆ ئاسان کردوون دەستی گرتوون سەپۆرتی کردوون ئەوەنەی من بزانم ئەوەی من ئاگادار بم هیچ یارمەتی نەیاون نەخێ ئەی ئەمە کەم تەرخەمی نییە وەڵا ئەکی کەم تەرخەمیە بەڵێ بۆ نا چکە
عادەتەن گەنج ئەمانە هەمویان لە بێ ئیشە هاتوون دەستیان ناوەتەم ئیشانە و لە بوارێکی کەیە چکلانەیە لە سایانەوەیان ئەمانە تەخەڕوجیان کردبێت و جامیعیان تاوا کرد بێ بەشی دڵخوازی خۆیان تاوا کرد بێ بەڵام کە لە بەرەوەی تەعین نەبوون پەنام بۆ ئیشێکی کە بردووە بەڵێ بەڵێ زۆر سپاس. جا کەمێ باسی ئیشەکەی خۆتم بۆ بکە بۆی کە بینەرەکانیشمان بزانن کە تۆ دەرچوویەکی زانکۆ و لە بەشی ئینگلیزیت و بەڵام بەدەر لە پسپۆڕەکەی خۆت دەسڕەنگژینی و هاتووی لێرەشتی جوانە دروست کردووە. بەڵێ ئیشەکانی خۆیان تۆ بشەوە ئیشەکانی من ئەمانن کە بریتین لە مۆم دروستکردنی مۆمی بۆنجار و بێبۆنیش و هەروها ئەو توحفیاتی کۆنکرێتیانەشمانەیە کە بۆ دیکۆر و دیزایانی ماڵەکانمان بەکاری ئەوە بەڵێ ئەو بۆ گوڵ بەکارێت. ئەمانی تریش مۆمن ئەوانش مۆمن مامی مۆمەوە بەڵێکی مەتا ئاگری لە نەیدا ناگرسێ نەخێر زۆر سپاس دەکەم. ئەمە هەر سەلیقەکانیش بۆ خۆت هەڵانە بژێری خۆم ئەمانەی ناو پێشنگەکان خۆم دروستیانەکەم بەڵێ لەسەر تەڵەبی خۆم بەڵام کە یەکێ لە بۆن لە ڕێی ئۆنلاینەوە لە پەیجەوە داوای بکات بەدڵی خۆی خواست بەڵێ لە بۆن و لا شتێ بەڵێ 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 ئەمە چی ئەمە مۆمی کولەکەی پێ ئۆتر کولەکەی بەڵێ دیزایانی کولەکەی و مۆمیشە بەڵێ ئاگری داگیرسێت بەڵێ خۆ لەشە ساغ بێ هەڵویاوە بەنمونە هینکەی هەڵویاوە ئیشەکەت گەورەتر بکەی ئەم بسنسە بەڵێ هەوڵمیاوە بوو ینی تەنها سە من خۆم لە هەڵەبجە ئیشەکەم ینی ماڵم لە هەڵەبجێ بەڵام هەڵەبجی هاتوو بۆ سلێمانی بەڵێ بەڵام هەوڵم ناوە تەنال ناو هەڵەبجێ بووم تەنا جەخت لەوێ بکەم لەوێ بتوانم ئیشەکانم بکەم لە هەر شوێنێ کە ینی بۆم بگونجێ بەپێی کاتی خۆم حەزەکەم بژای لە فستیڤال بکەم بە ئۆنلاین بڕاندەکانم بنێرم بۆ شوێنیکەوە هەوڵی ئانەمیاوە. سلام علیکم. سلام سەرچاوەکان خوا بەخێر. ئەوە خەریکی چیت؟ وڵاتەوە خەریکی کاسبی ویش خەریکی ئەمە پاستایە؟ ئەرەوەڵا ساغ بێخۆ جا ئیشەکەی خۆشت دوامەکە ئیشی خۆ بکەم وڵاتەوە دووردە خەریکەوین ئینشەڵا بەڕێزت خوێندکاری زانکۆیان نەوە خوێندووە خوێندومانە بەشی خۆمان خوێندووە ئەنی بەسی تر ئەوەیە هەڵی ئینشەڵا نەمان کردایە وڵای خۆی خوێندن ڕاستە لە شتێکی باشە بەس لە وڵاتی ئێمەیە عەفو تازە درکەویتەوە خوێندن لە وڵاتی ئێمەیە بەخوا سفرە زۆریش ئەگەر بەنمونە لە بوارەکەی خۆتا لە ئەو شتێک کە خوێندووە تایە لەو پسپۆڕەیە ئیشەکە دەستکەوتایە ئەم ئیشەتا کرد بەدڵنیاوە نەمەکردنەوەڵە ئێستا ئەوانی کە زانکۆشەکەن لەگەڵ ئەوەشە ئەیانەوەی فێری شتێکی تازەتر بن یعنی هیچ ئەمەلیان بە ئەو خوێندننی کە تاوایان کردو باشە هیچ ئەمەلێکیان بوو شوێنەی کە تێیدا بڵین چۆن داوامی خوێندنی تیاگەن باشە ینی بڕوایان پێنی بەکوری بڕوایان هیچ پێی نییە یانەوێت لە بوارێک و لە پیشێکی درا خۆیان ببینەوە تێکیش وەکو ئێمە باشە ئێوە ئەتانەوێت لەسەر پێی خۆتان بۆسن چاوەڕوانی موچۆ مەعاشی حکوومەت نین وایە بەخوای تر خۆی لێرەش ئەگەر موچەکە هیچ بدرێت کاتە بازاری من باش بێت باشە هیچی شترە توانێت بێت باشە بازاری ئەم باش بێت بازاری ئەو باشە بێت هەمی شتەکە بە کۆمەڵ ڕوو لە باشبوو ناکات ئێستا ئەگەر بۆ ئیسی وایەت کاکە سێرەکات نایکڕێت 3000 پێ زۆرە بیا بە پاستایکی باش بەڵێ پێی زۆرە ینی لەوانەشە حەزی لێ بێت بەس کە پێی نەبێت تا چەند بەنمونە گەنجانی وەکو تۆ ئەمانەی کایانەوێت لەسەر پێی خۆیان بوەستن خاوەنکاری خۆیان بن تا چەند حکوومەت کار ئاسانی بۆ کردوون تەشید پێویستە من ئێستا عەرزم کردی پێم وتی وتم بەخوا هیچ ناکات باوەڕ ناکەم یعنی دەستمان لێشتن بە کوردیکە خۆمان ئەبێت هەر چۆنە بێت لەسەر پشت بە خۆمان بەسین نەک بەخوایتر ئەو نێ خەریکی شتەکە دیارە قوربانە بم لە خزمەتان ئەمە چەند دقەیە بە تاوەکو پێ بگە تقریبا 5 دقیقە حاضر کەمتری شاری وایە درەگە زۆر ئەم ئیشەی تۆ جگەر لەم شوێنە شوێنێکی تر هەیە پێوەی سەرقاڵبی شوێنی تر هەر ئەم ئیشی خۆمان بوو داوای شوێنمان کرد باشەتر داوای بڕێ پارەی زۆریان کرد لەم مستەوای ئێمە نەماتوانی دابینیکەن ئەچیتر ئەوەیە بەوەی فستیڤاڵ و شتانەوانێ لە خوا بەزیای بتوانیش بڕێ پارە بین و ئەو بەشداری تیاگەن و بژێی خۆمانی تیا بیا بکەین قوربان سەرچاوەکان ئەی نافەرموون لە خزمەتانە بوو لە خزمەتانە قوربان زۆر سپاس دەکەم سەلامەت بیاخۆ زۆر سپاس دەکەم سڵاو لێبێ سلااو لە تۆش باشی براکەم بەخێراتن سەر چاوان سەلامەت بی
گوزارێکم کرد بە ناو ئەم خەڵکە ئازیزی کە لەم پێشانگایە بەشداریان کردو تایەتی دەرچووی زانکۆ پەیمانگاکانە تایەتی بە نمونە نەی خوێندو هاتووە پشتی مەم فیسیڤالانە بەستووە بۆی کە کەسابەتی بکات سەر پێی خۆی بوەستێ بەڕێزت وەکو سەرپەرشتیاری گشتی ئەم جۆرە فیسیڤالەیە ئەم فیسیڤاڵە ئەوەی ئێستا کراوە چۆن توانیت ئەمانە کۆ بکەیتەوە و ئامانجت چییە لەمەیە تۆی گەنج بۆچی ئەم کاراکەی تا چەند دڵخۆشی بۆی کە کۆمەڵ خەڵکت لێرە مەشغوڵ کردووە کە کەسابەت بکەن ئێمە ئەگەر بیبینین ئێمە لە وڵاتی خۆمانە خود لە شاری خۆمانە چەندەها گەنجمان هەیە کە بەدەست و بە هەوڵ و بە ماندووبوونی خۆیان بە زیرێکی خۆیان توانیویانە باشترین جۆری کوالەتی لە بوارەکەی خۆیانە دروستکەن بۆ نمونە هەر یەکێک لە ئەو خاتونە دەست ڕەنگینانێکە کاری دەستی ئەکەن یەکێکی تر لەو گەنجە بەڕێزانەمان کە موادێکی سروشتی یاخود بەرهەمێکی سروشتی ئەتوانن بەدەست بێنن چ لە بواری خواردن بێت چ لە بواری شەتڵگەونە مانگەکان بێت چ لە بواری پێستا بێت چ لە بواری شامپۆ و کرێم کە ئەمانە براندێکی گشتی جیهانین ئەمانە ئێمە ئەگەر ببینین لەمانە هیچ پشتێکیان نەگیراوە بە هیچ شێوەیە بۆ نەکراوە بێگومان هیچ پشتێکیان نەگیراوە نەیانتوانیوە براندەکەی خۆیان کارەکەی خۆیان بخەنە سەر پێی خۆیان و بەرز بێتەوە ئێمە لەم جۆرە فیسیڤالانە ئامانجمان ئەوەیە کە بە دەرەجەی یەک ئەتوانین بڵێن لە ستێپی یەکە بیان ناسێنین پێشەکی بە شاری خۆمان جا بە هەموو وڵات ئەگەر خوا دەستبات و کەسانی دەسەڵاتداران و لایەنی پەیوەندیدار یارمەتی دەربن بە وڵاتانی جیهانی بناسێنین چونکە ئەتوانین بڵین کە وڵاتی کوردستان بێبەش نییە لە هیچ کارێک لە هیچ بەرهەمێکی پێویستی ڕۆژانە بەڵام تەنها ئەوەیە کە نەناسێنراوە و کە نەخراوەتە بەرچاوی خەڵک ئەمە یەک ئامانجی یەکەممان لێرە ئەوەیە دووهەم ئامانجمان بە بازاڕکردنیانەوەتە ئەتوانین بڵین ناساندنیان جا بە بازاڕکردنیان تا چەند ئەرکی حکوومەتە کە بەرمونە هەم کاڵاکانتان بناسێنێ و هەم پشتگیریتان بکە زۆر ئەتوانین بڵێن ئەمە ئەرکی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام لێرایە بە قەوسێک بکەین ئەو گەنجانەش کە بە هەمان شێوەیەن ئەم فیسیڤاڵانەوە ئەوە نییە بڵین لێرەش کە ئەتوانن هەموو بارێکیان لەسەرشان لاچوو بە پێویستە بڕە پارەیەک دابین بکەن باشە واتە ئەو شوێنانی کە لێرەن بە کرێن ئەویش ئەگەڕێتەوە بۆ پەیوەندیدار بۆ حکوومەت نەک بۆ ئێمەی خاوەن فیسیڤاڵ هۆکار ئەوەیە کە ئێمە کاتێک کە فیسیڤالێک ئەڕەخسێنین بۆ خەڵک پێش هەموو شتێک لە ئەگەر لە جێگایەکی حکومی بێت باشەواتە شوێنەوە مڵک و ماڵی دەوڵەت بێ ئێمە بڕێک پارەی ئێجگار زۆرمان لێوەرئەگیرێت بۆ بە کرێدانی چەند ڕۆژی ئەو شوێنە ئەمەوە ئەکات کە ئێمەش پێویستە کرێکەی هەر لە خەڵک وەربگرینەوە بەڵام بەپێی توانە ئێمە هەوڵمانیاوە کە بە هەموو شێوازێک هاوکاریان بین بۆ ئەوەی کە بتوان ئەرکی سەرشانیان کەمتر بێتەوە بەڵام بەڕاستی هێشتا بۆیان قورسە چونکە لایەنی پەیوەندیدار ئەتوانین بڵین لەمەیە کەم تەرخە من لە خزمەتانە بێگومان جگە لەم گەنجانی کە لەم فیسیڤاڵەیە هەن دەیان و سەدان کەسی تری بەتوانا و دەستڕنگینمان هەیە لە سلێمانی و لە سەرجەم شار و لە سەرجەم قەزا و ناحەکانی هەرێمی کوردستان بەڵام جینی گەرانیە کە حکوومەت بێباکە بەرامبەر بە ڕەخساندنی دەرفەتی کار بەرامبەر بە دامەزراندنی دەرچووی زانکۆ پەیمانگاکان و لەگەڵ ئەوەیە ئەو بەڕێزانی کە بەشداری ئەم فیسیڤاڵانە ناکەن بەشێکی زۆران خوێندنیان تەواو کردووە لەبەرەوەی کە دانامەزرێن هاتوون لێر لەژێر کەپرێکە ئەیانەیە کار بکەن ئەیانەوێ دەست ڕنگینی خۆیان بەکاربێنن ئەیانەوێ پشت بە موچە و مەعاژ نەبەستن و پشت بە دامەزراندن نەبەستن بەڵکو پشت بە دەستەکانی خۆیان ببەستن و لە ڕێی دەستەکانی خۆیانەوە لە ڕێی ئەو تاقە و بەهرەی کە هیانە بژێوی ژیان و پارە پەیدا بکەن ئەمە ڕابۆچین بەشێکە لە وڵاتیان کە ئەوان بە ئومێدەوە ئەڕوانن دەڵێن کە ئێمە پێویستمان بە پاڵپشتیە پێویستمان بە سەپۆرتی حکوومەت هەرێمی کوردستانە پێویستمان بۆی کەلایەنی پەیوەندیدار دەعممان بکە هاوکارمان بێت بە ئومێدی سەلامەتی بۆ هەموو لایەکتان